سڵاوتان لێبێت مایکی پەیامی ئەم جارەمان لە نێو خۆپیشاندەران و مانگرتوواندایە لە بەردەم پارێزگای سلێمانی واتە باڵەخانەی پارێزگای سلێمانی کە بە مەبەستی کەمکردنەوەی نرخی پرۆژەی ڕووناکی یاخود کارەبا بچوارگاژمێرەکەیە ئەم هاوڵاتیانە دەڵێن کە ئەو نرخەی دیاری کراوە لە ئاستی گوزەران و بژێوی و داهاتی هەواندانی و پێویستە کاریانی پەیوەندیدار بە بڕیارەکەیدا بچێتەوە. منیش دەچمە لای خۆپیشاندەران و مانگرتووان بزانم قسە ئێوان لەسرم پرسە چییە لەگەڵماندا. پرۆژەی ڕووناکی نییە، ئەمە پرۆژەی تاریکیە، ئەمە پرۆژەی گیرفان بڕینە، ئەمە پرۆژەی تاڵانیە، ئەمە پرۆژەی ملکەچ پێکردنی تاکی کۆمەلگایە. بە ناو ڕووناکی ئەمە ڕووناکی نییە، خەڵک لە ترسان خەڵک لە ترسان گوڵۆپەکانی کوژاندنەوە. و ئەو کاتە خەڵگەستی پێکا کاتێکە وەسلی کارەباکەی بۆ ئێتەوە نووسراوە 150,000 200,000 هەست ئەکا کرێخانووی ئەکە بۆ خۆی. پرۆژەی ڕووناکیە بۆ گیرفانی ئەوان، پرۆژەی تاریکردنی زیاتری ژیانی خەڵکە. معقول نییە کوڕەکە و مەحەدی کۆمپیوتەری تەواو کردووە، ناڵێکی مراحقی نەزانە تۆس بێنێ خەوێ ببینێ و خەیاڵێ بێ بەسەریا بۆ بجێڕێتەوە بیکەی بە سزا بەسەرە میلەتەیە. بڕیارداوام ڕۆ ناڕزایەتی نیشان بی دەربڕ لەبەرەوەی ئەم پرۆژەی کارە ڕووناکی کارەبایە بە پرۆژەیەک ێزانم بە نرخێکی ئەو تۆکە لە قازانجی کۆمەلگانیە. بۆچی خۆ داوێتە بچوار کاتژمێری 24 کاتژمێری باشە، ینی خۆشە بۆ میلەتەکەمان بێتە دی، بەڵام بەو نرخە گرانە ئەمە دژایەتیکردنی کۆمەلگای کوردیە. جەنابەت ماگانە بە کارەبان نیشتیمانیەکە و مۆلیدەکە چەند بۆیێتەوە؟ نزیکی 50,000 40,000 تر کەم تا زۆر ینی بە پێی نرخی مۆلیدەکە. ئێستا پرۆژەکەتان بۆ بەسراوەیەوە؟ بڵێ پرۆژەکەتان بۆ بەسراوە یان نە؟ نەبەسراوە تایز نەبەسراوە تایزە بێت. وایە ئەگەر ببەستێت چەند بووێتەوە لەسەر ئەم نرخە بێت؟ وەڵای ئەوەی کە باسیەکان یعنی نرخێکی زۆر خەیاڵیە، نرخێکە کە لە ستانداری عالەمی دەرچووە، یعنی ئەوە دژایەتیکردنی کۆمەلگایە بە ناوی کوردایەتی وەیەن ئاواکەن لە کۆمەلگا ئەوە خراپە. کۆمەلگا ئیرادەی لاوازە بێ، کۆمەلگا ئەشکێت، کۆمەلگا بێدەرەتانە بێ، بێمافە بێ، بێ پارە ئەبێ، کۆمەلگا تووشی لادانە بێ ئەگەر ئەوان زەخت و فشار بەو شێوە بخەنە سەر کۆمەلگا بەداخەوە. وایە ڕەوشی مادی خەڵک لە بەرچاو نەگیراوە؟ نا، بەپێی نیسبەتی ئەوەی کە ئەعلان کراوە بەپێی ئەوە بێ نەکراوە، چونکی زۆرینەی کۆمەلگای ئێمە کۆمەلگای هەژارە، ینی زۆرینە هەژارە. سەرنج ڕاکێشامان بابەتە نووسیتە بە وەکالەت و مەسوول مستەفا باشە ئەم پەیامی پارە و ئەندام پەرلەمانی 150,000 لێ دەنگ نەچێت ئەندام پەرلەمانیە موجەی کە ئەندامی 150,000 بەرامبەر کارەباکەم لێم لەسەر وەکالەتی بەکار مەسوولەکەمەوە وشەکە بۆ خۆی کارەباکەم مازێت. واتە جەنابەت لێرە ئەمە وەکو عەریزە وەکالەتێکە بۆ سەرۆکی حکوومەتی ئەکاتەوە ئەڵێ موچەکەم بۆ تۆ کە 150,000 بەڵام پارەی کارەبای نیشتیمانەکە حکومەت نییە، حکومەت یعنی دامەزراوە، حکومەت یعنی وەزارەتی، حکومەت یعنی دادگا، یاسا، پەرلەمان هیچیان نییە، یاسا ئەوەی کە هەیە تەنها مەسوول بەرزانیە. هەڵم نەکردوێ دەست خام پێێتەوە کەمەندان بووە لە چیا بووە ڕوودا و بۆچی بووە؟ منە لە 85 هەڵام لێەوە لە 85 واتە لە 85 بچووکترین تەرفیع نەکردووە 150,000 کەرە بۆیان بکرێ شەخۆن بەخۆ خۆمە یەوان نییە، ئەمە بە سوودانی نێرە لە بەسەوە کۆی کاتی بۆی مێنێرە ئەمان لێ جای موسەقیلدا بەشەکەن.
بۆچی بەو دەنگە زوڵاڵە ناڕزاتی دەرەبڕی بۆ ئەوەندە نیگەران هەر دەنگەکە ماوە خەریکی دەنگەکەش تەواو بکەن یعنی بەڕاستی ئەمانە دەنگەکانیشمان زۆر بەداخەوە ئەڵێم بۆ هەموو خەڵک بە تایبەت بۆ معارەزەکان خەڵکی معارەزە باشە ئەوان خۆیان بە معارەزەدان بۆ نایانە شان بەشانی ئێمە شان بەشانی ئێمە داوا بکەن یعنی بەداخەوە ئەوانە من پیان ناڵێ معارەزە چونکە لەگەڵ دەسەڵاتە ئەخۆ بۆ دڵنیابوون تا مامۆساجان ئەوە ڕۆژێک ینی ئۆپۆزیسیۆنی ساختەمان هەیە هەمانە زۆر بە ئاشکرا و بەڕوونی ئەمانە ئۆپۆزیسیۆن نابێ وابێ ئەبێ لەگەڵ جەماوەدا بێ ئەبێ لەگەڵ خەڵک بێ ئەبێ لەگەڵ مافەکانی خەڵک بێ نەک ئاوا خۆ بشارێتەوە لە ماڵەوە قسەی زل نەکا نەگی قسەی گەورە نەکا بۆچی ئەوە نیگەرانی لەم پرۆژەی خۆم پرۆژەی 24 ساعتیە وەڵڵاهی کارەبای 24 ساعتیە کاکە گیرفانی ئێمە بەتاڵەکاتەوە لەولاوە موچەیەکی 600,000 بە ئێمە کە من مامۆسام لەولاوە مەبەستم لەولاوە نییە ڕێک لە گیرفانت بە زەریبە و بە باج و بە ئەمانە و بە کاربای 20 کاتمەری بە ناو ڕووناچی ئەمە ڕووناچی نییە خەڵک لە ترسان خەڵک لە ترسان گڵۆپەکانی کوژانەوە بۆ معلوماتان خەڵک لە ترسان بۆی کارەبا سەرف نەکات چۆ گڵۆپەکانی کوژانەوە کاکە مەسرور و کاقوبات کە دێنە سەر تەلەڤیزۆن زۆر بەداخەوە عیبەیە بۆ ئەوان وەڵڵاهی من بوومە وەڵڵاهی وازم لەم وڵاتە دێن بە قورعان بەچێم دەیەن ئەوانە ئەمانە کەی ئینسانی ئەوەن کە دەسەڵاتدار بن کە حکمی ئەم کۆمەلگا مەدەنیە بکەن کە حکمی ئەم کۆمەلگا پێشکەوتوو لە بری ئەوان بوومە یەکسانی تەواو سەپان بەسەر کۆمەلگایە یەکسانی تەواو کەس لە کەس زیاتر نەبێ کەس لە کەس کەمتر نەبێ یەک کرێچیم نێژ لە کوردستانە بە تەمای ئەوەش نیم خۆم هەڵبژێرم بۆ پەرلەمانی ئەوانە من هەر گاڵتەم بۆ پەرلەمانی ئەوانەیە با خەڵک ئەو دەسە بنێ ژوور سەری بڵێ ئەمە لەوانەیە خۆی دەرخابیێ شتێکی وا بکە یەکسانی هەمەلایەنەی تەواوم ئەسەپان بەسەر کۆمەلگایە بکرد بە سیستەمێکی وەکو کوبام دامەزران پرۆژەی 24 ساعتیە کارەبای 24 ساعتیە پێت وایە ڕوتانەوەی گیرفانی هاوڵاتیانە ئەمە پرۆژەی ڕووناکی نییە ئەمە پرۆژەی ڕووناکی بۆ خەڵکی فەقیر و هەژار و کۆمەلگا نییە ئەمە بڵێ پرۆژەی ڕووناکیە بۆ گیرفانی ئەوان پرۆژەی تاریکردنی زیاتری ژیانی خەڵکە کرێکارێکی ژینگە پارێز مانگی 350,000 وەرەگرێ چی بابەکرێ و چی بابەترێ بەڕاستی دەجارە ئەیکەن بە کرێکی ڕۆژتا ئێوەرە بە دوای حاوەیەکەوە ڕاکە دەی سیارە لێ نەدا دەی تووشی کارەساتێکی ڕووداوێکی هاتوچۆ نەبێ ئەبێ چنەکرەی بێ بە دوای پارە کۆکردنەوەی بێ بۆ ئەم دەسەڵاتە دزوو جەردە و مافیایە ئەی ئەمڕۆ بۆ لێرە وەڵا ئەمڕۆ وەکو ناڕزایەتی لە بەرامبەر ئەوەی کە پارەی کارەبا لە 8 دینارەوە بۆ بە 108 و زیاتریش 200 و زیاتریش بەپێی بەکاربردنی کارەبا بۆ ئەوە لە بەرژەوەندی خەڵک نییە نەخێر مەسە کەسێک گەگەر 500,000 وەریە 200 با بە کارەبا چیمێ 300,000 بە 300,000 ئینسان ناتوانێت بژی ناتوانێت وتەبێژی حکوومەت وتی ئەم دەستکەوتانەی ئێستا بەدەسهاتوون چەپڵی گەرەکە بانگیان وتەبێژی خۆشی گەرەکە وتەبێژی حکوومەتە وتەبێژی خەڵک نییە و لەبەرەوە هیچ کاتێک ئەو ئاگای لە ژیان و نەهامەتەکانی خەڵک نەبووە هەتا بتوانە بە ناوی خەڵکەوە قسە بکات وتەبێژی خەڵک وایە بیوتایە چی وتەبێژی خەڵک وای هەر ئەسڵا خۆی نابووە دەستکاری ئەو 8 دینارە بکرابایە بە پێچوانەوە ئەوەیە هاوکاری خەڵک کرابایبی تو کاقێکی قەرزارە قەرزەکەی لێ خۆشە بین لەمەوە دووە بە 8 دینارەکە وی حساب بکەین بە یارمەتیەوە بەپێ ئەو توانای کە هەیەی ئێمە هاوکاریەکەین کارەبای بۆ دابینەکە حکوومەت قەرزاری خەڵکە بەڵام خۆی بە قەرزار نازان تەمان کاکە گیان ئێمە هەر بۆ نمونە ئێمە لە سەح بووین یعنی ئەو پاشەکەوتی زۆرم لەیە کە 1 دنیا پاریان لێ بڕوین ساڵانە یعنی لە موچەکانمان ئەمە یەک دوو بەنسبەتەوەی کە تۆڵێ حکوومەت مثلەن ئەگەر بەرپرس بێ بە معنای کەلیمە
تۆ وەرە کاکە ژیانی ئینسانەکان یەک قسەیان نییە لەسەر ژیانی ئینسانەکان یعنی ئەوەی گرنگ نییە بەلایەنەوە ژیانی ئینسانە وەرە کەرتی تەندروستی کەرتی پەروەردە یعنی هەمووی بۆ بە کەرتی تایبەت لە کەرتی گشتیەوە بۆ کەرتی تایبەت یعنی قورسایەکی زۆریان خستە سەرشانی خەڵک من خۆم کارمەندی تەندروستی بووم 42 ساڵم خزمەت هەیە ئێستا نەخۆش بەعزە نەخۆشیەکمە عادەنەوەی کاچێت ساڵەوە نەخۆشە بێت وەکو مناڵی لێدێت پێویستی بە داو دەرمان و بە دکتۆر ئەوانەیە تەسەوڕەکەی ناتوانانی بچی فەحسێ بکەی ینی لەسەر تەکەوێ لەبەرەوە هەموو کەرتە خزمەت گوزاریەکانیان کرد بە پارە بەستەوەیە بۆ پێداویستە سەرەتایی و گرنگەکانیش ناتوانانی بەهۆی بێپارەیەوە ئێستا چ جای پارەی کارەبای 24 ساعتی خێر جگەلەوە مەبینە ئەوە ئێمە بچێکمانەیە مەسە من کرێ خانوونایەم بەس ساڵانە بە هەزاران ئینسان خوێندکار لە زانکۆکان تەخەڕوجەکە و یعنی بەتاڵا بێت ئیشی نییە یعنی تەلەبەی زانکۆی هەندسەی تەواو کردو توپی تەواو کردووە مەسەلەن بەشەکانی کیمیا فیزیا بایۆلۆژی تەواو کردووە ماگانە بە 300,000 لە هینەکانی شەکەن لە بڵێن دوکان و بازار و شت فرۆشتن یعنی ئەمە نامەنتەقیە لەبەرەوە من پێم وایە ئەوانە نەمەسئولیەمان بەینیان نازانین بەڕاستی یانەوانە بەرپرس نین نابەرپرسن بڵێ ئاش لە دۆڵێکەوە ئاشەوان لە دۆڵێترا حکومت لە ئاوازێکە خوێن و خەڵکیش لە ژیانێکی طبعاً حکومت لە شوێنێکە و لە جێگا و ڕێگایەکە ساڵانەی مەسەلەن هینەکرێت ساڵانە تۆ ببینە یعنی لە پەرلەمان لە مانگی دە هەڵبژاردن کراوە بۆ نمونە ئێستا 2024 ئێستا چەنە ئێستا مانگی 5 وەنیە حکومت پێک ناتۆ بۆ نمونەوە هەرچەندم باوەڕم بە سیستەمی پەرلەمانی نییە بەو دەسەڵات و سیستەمە نییە بە معنای کەلیمە چونکە هەمووانی کەشتر پەرلەمان بەڕاستی نوێنەری خەڵک نین دیفاع لە قوتی خەڵک ناکەن فقط شەریعەتی دەسەڵاتەکان لە خەڵکەوە وەرەگرن ئەجنا نوێنەری خەڵک نین ئەم پرۆژەیەش هیچ پەرلەمانێکی لەسەر نەداوە هەر خۆیان بڕیاریان داوەتەوە پرۆژەیەکیانەیە بە 100 ملیار لەگەڵ ئەمریکا لەگەڵ بۆ پرۆژەی دەرێنانی غاز و ئەوانە ئەمە لەسەر حسابی ئەو خەڵکە ڕەشوروتەیە نامەنتەقیە ئەمان بە حساب بڵێن لە مۆلیدە باشترێکە تۆ مۆلیدە 8 ساعت چەندێک تایاتێت 50,000 یعنی من 8 ساعت لە ڕۆژەکە کارەبا داگرسێنم بە حسابی ئەوان وایە وڵات 4 ساعت مجەمیدە داگرسێنەوە 4 ساعت سەلاجە و اینجا تۆ 50,000 بۆیتەوە ئیتر دژی زۆر شت خۆر یەک دوان نییە چەند گرنگە خانمان بەم شێوەی جەناب و بێنە شەقام ناڕزاتی دەربڕن داوای گۆڕانکاری و باشترکردنی دۆخی ژیانیان کرد وڵای طبعاً گرنگە خۆی کێشەکە لەوایە ئێستا ئەمەی ئەمڕۆ کێمە هاتون کێشەی هەموو خەڵکە خۆی مەقەی مەعاش خۆرینەوە کێشەی مەعاش نییە کێشەی خەڵکە بەس کوا کەس نایێت هەمووی بڕوای بە شەقام نەماوە کێشەکە لەوایە ئەڵێ زۆرمان کردووی سفادەینە کارەباکە ئەو نەگرفتێکی گەورەیە جەناب و بێتە سەر شەقام بووی وەڵا حەقە هەموو کورد بێتە سەر شەقام بووی بەو خوا ئەگەر خەڵ نێتە سەر شەقام نەک کارەبا جادەگەشیان لە گرانەکەن هەواشیان بۆکەنە قیاسات و بەداخەوە میلەت لەبەرەوە بێدەنگە ئەوان دەنگیان بەرزە ئەیسا خەڵکەیە پێمەڵێ ئەڵێ کاکە ئەوە بۆ دەسەڵات گوێ ناگرێ لەبەرەوە میلەت بێدەنگە لە بێدەنگیشا سەوت نییە تا گوێ بگرێ سەوت نییە تا گوێ بگرێت وتەبێژی حکوومەت ئەڵێ ئەم دۆخە چەپڵەی گەرەکە بۆ چەپڵەی گەرەکە ڕاستەکە ئەزانین بۆ چەپڵەی گەرەکە لەبەرەوە خەڵک بێدەنگە ئەوش ئەڵێ کەواتە خەڵک ڕازیە لەبەرەوە داواکارین لە خەڵک لەگەڵمان نابێ هیمەت بکە بۆ ئەوەی ئەم غەدرانە لە مەجموعەیە غەدری لێکراوە ئەم غەدرانە وردە وردە لادەین لەسەری بەتەنیا ناتوانین بەتەنیا پێمان ناکرێت گەر خەڵکمان لەگەڵ نەبێت بە دوواداچوونە کردووە دکتۆر هەر ماڵێک چەند کیلۆواتی پێویستە و ماگانە چەندێتەوە ئەمە پێ ئەم وەرەقەی کەلامە ئەمە ئەیتر کراوە بە داتا و بە ڕقم مەسەلە ئەگەر ماڵێک 1 ئەمپێر بەکاربێنێ 11,000ەکەوێ بەڵام ئەگەر ماڵەکە خۆی 10 ئەمپێر بەکاربێنێ 243,000ەکەوێ هەر ئەو ماڵە 15 ئەمپێر بەکاربێنێ 519,000ەکەوێ یعنی ئەکرێ ماڵێک کەس هیچ ماڵێک نییە لە سلێمانیە لە هەرێمی کوردستانە لە 10 ئەمپێر کەمتر بەکاربێنێ یعنی تۆ موبەریدەیەک تەبێ و سەلاجەیەک تەبێ و مجەمیدەیەک تەبێ و دووسێ گوڵاوتە بێ کاتە 10 ئەمپێر
ئەم دە ئەمپێرە 243,000ەکە ئێخۆی مۆزەفەکە 600,000 وەرەگرێ موچەکەشی لە کات خۆی نادەی 243,000 بداتە کارەبا 250 بدا بە کرێکی 100,000 بۆ ئەمێنێتەوە چ ماڵێ بە 100,000 لە ساڵک لە ماڵەکەیە هیچ ماڵێک ناژێ بە 100,000 لەبەرەوە ئەمە غەدرێکی گەورەیە لە میلەت ئەکرێت و ناکرێت لە عێراقا کیلۆواتێک 10 دینار بێ و لە هەرێمی کوردستان 350 دینار بێ و ناکرێت ئێمە غازمانەیە غازی ببخرێتە ناو مەحەطاتی تەولیدی کارەباکە 900 مێگاواتە بفرۆشێتە عێراق بەڵام خۆم بێ کارەبا بم خۆم بە نرخی گران پێم بفرۆشێت پێداویستێک تایبەتی 150,000 میوەکارە بۆ سەرۆکی حکوومەتەکەمە موچەکە بۆ خۆی بێت پارەی کارەبای نیشتیمانیەکەم لێ وەرنەگرێت وەڵاگە وکالەتی بۆ بکا بێ حکوومەتی هەرێم 100,000 تر بخاتە سەری بۆ ئەوی پارەی کارەباکەی بدا ئەمە قەدرێکی گەورەیە ئێستا تۆ سیرکە مەسەلەن لە تورکیا غازە کڕێ لە دەرەوە هەموو شتەکانیشی کردی تایبەتە کارەبایەوە نەگران نییە بە کوێرە لە ئەوروپا کارەباو نەگە دوو وەرەقاکە 10 ئەمپێر هیچ نییە ئاگدار بە 10 ئەمپێر ناتوانانی گیزەرێکی بێدەم دەی گیزەرێکی بێدەمدا کوژێتەوە یعنی گیزەرێکی ماڵی پێدەمدا مەسەلا بۆیلەرە ئیش بکە کوژێتەوە ئەمە ئەکرێ بۆیلەرێکی بێدەمدەم بکوژێتەوە 240,000 دینار لەسەرم بکەوێ کەواتە ئەمە غەدرێکی گەورەیە من پێم وایە هەرێمی کوردستان ئەم دەسەڵاتە حکوومەتی تیانەمەوە بۆتە کۆمپانیەکانی هەرێمی کوردستان بیرەکەنەوە ئەمڕۆ وزارەتی نەوت وا لێ بکەین ئەمڕۆ سیکە لە 2015 بیرەکەەوە 2015 ئاشتێورامی بیری کردەوە سوتەمەنی هەمووی کردە کردی تایبەت هەتا ئیسێمە بەدەستی وای ناڵێن ئەم پرۆژەی 110 ملیارەکە دۆلارەکە ئەو ئەمانگەێنێ بەچی ئەوە گاڵتەکردنە بە مشکی خەڵک ئەوە گاڵتەکردنە بە خەڵک بۆ ئێمە ئیسیفادەمان لە غازی کۆرمۆر کردە کە ڕۆژانە 600 میقمیق غاز بەرهەمێنێ ڕۆژانە 1200 تەن غازی ماڵان بەرهەمێنێ ڕۆژانە 20,000 کۆندێسەی بەرمیل کۆندێسە من وەک گەرمانە ئیسفادەم لێ نەکردا ئەیتر چگا ناو محافظەی سێواری خەڵک ئیسفادەی لێ بکات چ جار حرێمی کوردستان ئیسفادەی لێ بکات ئێمە ئیسفادەمان لە نەوت کردووە تا بچین بۆ غاز ئەمە گاڵتەکردنی بە مەشاعری خەڵکە ئەمە بە ئەوەیە کە ئەوێ پێت بڵێ تۆ من گاڵتە بە عقڵتەکەم و عیبە تۆ بێی گاڵتە بە میلەتی خۆت بکەی بەم قسانە ئەڵێ مەشروعەکە بای 120 میلیارە میلیاری چی ئەوە بەرنامەیەکم بینی ئەو دۆلارە ئەکەوێتە خوارەوە لە هەرێمی کوردستان ئێمە ڕۆژان ئێمە 1 ملیار و 700 ملیۆن بەرمیل نەوتمان هەناردەی دەرەوە کردووە بە قاچاقی فرۆشتومانە دۆلارێک نەکەوتە خوارە و 37 میلیارد دۆلارش قەرزار بووین ئێستا بە دوو حەقل دۆلارەکەوێتە خوارەوە ئەم درۆیانە نەکەس بڕوای پێکە نەخەڵک بڕوای بەم درۆیانەی دەسەڵاتی هەرێماوە وڵی ئەبێ هاوڵاتی هەست بە ئەرکی سەرشانی خۆی بکە کە کاتێک کەستەمی لێ یەکرێ بەلایکەمەوە بەو بەرامبەر بەوستەمە بڵێ نەخێر بەس ئەوەی کە ئێمە ئەمڕۆ بینیمان بەداخەوە ینی بێ هەڵوێستێک و بێدەنگیەک و بەڕاستی بێسەنگیەکی ئەم میلەتە ئەبینین کە جێگای نیگەرانیە جێگای داخە بەڕاستی زۆر ناخۆشە کە میلەتێک ڕۆژانە هەر ڕۆژەی کارەساتێکی بەسەرایە هەر ڕۆژەی نەهامەتێکی تازی بۆ دروستەکەن هەر ڕۆژەی سەمێکی زیادیە خەنە سەر باجێکی زیادەیە خەنە سەر کەچی هەر بێ هەڵوێستە ینی هەر بێدەنگە ینی هەر بێسەنگە بەداخەوە ئەمەی کە ئەمڕۆ بینیمان دیارە میلەت بەداخەوە شایستەی لەمە زیاترە کە دەسەڵات پێی بکە و دیارە ئێشتا دەسەڵات ئەوەی کە پێویستە بیکا بەخواستی خۆی و بەویستی خۆی ئێشتا بە میلەتی نەکردووە بەڵام ئەمە بەشەکەی میلەت بەشەکەی دەسەڵاتیش بیری نەچێ ئێمە وایدا ئەنین ئەمەی ئەمڕۆ ئەمە ئەڵێ بێدەنگی پێش بەڕاستی ڕەشەبایە ئەمە شەماڵی پێش ڕەشەبایە سبەینێ ئەم میلەتە لە بەعز نەترسا سڵی لە بەعز نەکردەوە بەعسی ڕاونا بەعسێکی بەو هەموو دەسەڵاتەوە بەو هەموو هێزەوە بەو هەموو دڕندەیەوە ئێستا ئەم دەسەڵاتە ئەوێ وڵاتان بیپارێزن زۆر مصدقیان پاراست زۆر شایان پاراست زۆر سەدام و قەزافی و
حوسنی مبارەک و بەشار ئەسەدیان پاراست دڵنیا بێ ئەم دەسەڵاتە چارەنووسی لە بەعز خراپترە بێ من بەرپرسم لەو قسەیە چارەنووسی بەعز خراپترە بێ. پرۆژەی ڕووناکیەکە ئەوەندە مەترسیدارەوە بێنە سەر شەقام بووی؟ بەڵێ پرۆژەی ڕووناکی نییە، ئەمە پرۆژەی تاریکیە، ئەمە پرۆژەی گیرفان بڕینە، ئەمە پرۆژەی تاڵانیە، ئەمە پرۆژەی ملکەچ پێکردنی تاکی کۆمەلگایە. ئەگەر لە 120 هەرێمی کوردستان بتوانێ بیدا پیرۆزی بێ، بە 180 خەڵکی هەرێمی کوردستان ناتوانێ ئەو نرخە زۆرە بە یا ئەوە تا ئەبێ دیسانەوە زمانی چرا و لامپا و شەحن و مۆمۆمانە بەکاربێنێ، یا ئەوە تا ئەگەر بێ ماڵێک 10 ئەمپێر بەکاربێنێ 245 هزار کارەبای بۆیێتەوە مانگانە. یعنی ئێستا ئەمان سیستەمێکیان داناوە، تۆ بێ لە ماڵەوە هیتەر بەکار نێنی، بۆیلەر بەکار نێنی، سپلێت بەکار نێنی، جەفیفە بەکار نێنی، هیتەر بەکار نەهێنی، فڕنی کارەبایی بەکار نەهێنی، بەڕاستی نەزانانی بەڕات بەکار نێنی. ئەمەی کامان کردوانە تەنها بۆ گوڵۆپە بێ، بۆ گوڵۆپ و سەلاجە، بۆی ئەوەی کامان کردوانە بەڕاستی دژایەتی و دژمنایەتی ئەم میلەتەیە، دژایەتیکردنی ئەم میلەتەیە و ڕۆژێک ڕۆژان پێش میلەت خۆیان باجەکەدەن. تا چەند گرنگە بەشدار بین و ناڕزایەتی دەربڕین لە بەرامبەر پرۆژەی ڕووناکی؟ پێشەکی بەناوی خوای گەورە و میهرەبان درودی پاک لەسەر پێغەمبەری ئیسلام صلی الله علیه وسلم. باو باپیرانیان چۆن پاشەکشیان بە ئیرادەی شۆڕشی گەلی خەڵک کرد. ئێستا ئەمان کە ئێستا نەوەکانیان کارەکەم بۆچی بۆ نەهێشتنی ئیرادەی خەڵک بۆ سەر سنووقی دەنگدان. یعنی ساڵ بە ساڵ بارگرانی قورس لەسەر شانی خەڵک دروست دەکەن. یعنی تۆ معقول نییە کوڕەکە و مەحەدی کۆمپیوتەری تەواو کردووە، ناڵێکی مراحقی نەزانە تۆ سبێنێ خەوێ ببینێ و خەیاڵێ بێ بەسەریا بۆ بجێڕێتەوە بیکەی بە سزا بەسەر میلەتەیە. یعنی خەڵک پارەی لەکوێ بوو؟ کابراایکی داما و کرێچیە. معقول نییە تۆ بێنی ملیۆنێکی بۆ بێتەوە خۆی مانگی 500 هزار بدا بۆ کرێچەکەی. ئەمە بەڕاستی کارەکەم بۆچی؟ بۆ نەهێشتنی ئیرادەی خەڵک، بۆ نەهێشتنی کۆتایی هێنان بە خودی خەڵک. بەڵام خەڵک ئەگەر سیاسی بێ بەداخەوە کۆمەلگای ئێمە ئەڵێ ئێمە ئیلاقەمان بەسەر سیاسەتەوە نییە کاکەجان، تۆ ئەگەر ئیلاقەوە بەسەر سیاسەتە نەبێ سیاست ئیلاقی هەیە بەسەرتەوە، بەڵام سیاسەتی سلبی تۆ ئێمە هەمومان ئەڵێ العودە فی العداد العودە، خۆ ئامادەکە پێش بەرەنگار بوونەوە. ئەبێ میلەت ئەبێ ئەوەنە ئیرادەی بێتە مەیدان بەرامبەر ئەم ستەمکارانە بۆسێتەوە. بەڵام بەداخەوە ئەمانە چۆن کاتی خۆی 50 هزار چەگاریان هەبوو پاشەکشیان بە شۆڕشی کورد کرد و ئاشبەتاڵیان بە شۆڕشی کورد کرد. ئێستا لە هەمان کاتان نەوەکەی کارەکە بۆچی؟ بۆ ئاشبەتاڵی دیموکراسی، ئاشبەتاڵی بێهیوایی خەڵک. بەڵام ئەبێ خەڵک بەرامبەریان بۆسێتەوە، بەڵام بەداخەوە خەڵکی شوک و پێویست ناتۆتە سەر شەقام. دۆخی خەڵک خراپە وە کەمی ناڕزاییەکان کەمی خۆپیشاندانەکان مانایوانیە خەڵک باشە ڕازیە، بەڵکو خەڵک بێهیوایە لە خەباتی مەدەنی و خەڵک بێهیوایە لەوەی کە حکومت بەدەنگەوە بێت و یا بڕیارێکی بگۆڕێ لەسەر ئینی خەڵک، بەڵکو خەڵک پێی وایە حکومت تێرم نەگوێیەکی هەیە نەچاوێکی هەیە بۆ بینین. ئەم پرۆژەیەش پرۆژەیەکی بارگرانی زۆرە بۆ خەڵک و ئەو کاتە خەڵگەستی پێکا کاتێکە وەسلی کارەباکەی بۆ ئێتەوە نووسراوە 150 200 هزار هەست ئەکا کرێخانوویەکە بۆ خۆی. لەبرەوە من تەمەناکەم حکومەت بەر لەوەی باجی تووڕێی خەڵک بدا خۆی بە بڕیارەکانی بچێتەوە و ئەوەندە بارگرانی بۆ خەڵک دروست نەکا، خەڵکیش تا قۆناغێک بەرگە ئەگرێ، دوایی فشار لە پڕێکا ئەو شتەیە لە ژێرە ئەشکەی یاتەقێتەوە و دۆخەکە بەرەو مەترسی زیاتر ئەڕوا. تەمەناکەم هەم خەڵک بەهۆشی خۆی بێتەوە و فعلەن قسەی جددیە بێ کە من پێم وایە ئەگەر لە شارێکی 1 ملیۆن کەسیا 200 هزار کەس بێنە سەر شەقام نەگیەکێتی و پارتی، زاڵمترین ستەمکاری ئەم دنیای ناتوانێت شتێکیان بەسەرا بسەپێنێ. ئەوەی کە حکومت کارەکانی بۆ بەڕێوە ئەڕوا پرۆژەکانی بۆ سەر ئەگرێ بێدەنگی خەڵکە و ڕەزامەندی خەڵکە، نەگەر ئەم حکومەتە منیش حاکمی ئەم وڵاتە بم هەر شتی بڕیارە بدەم خەڵک قبوڵی بێ بە ئارەزی خۆم قاچڕاکێشم و خەڵکیش چۆن باجەکەیدا بابیدا. بۆچی ئەمڕۆ بەردەم پارێزگای بینای پارێزگا و بینای ئەنجومەنی پارێزگاتان هەڵبژاردووە
گربوونەوە ناڕزاتێکی ئەنجام لە کاتێکا خودی پارێزگار لێرە نییە لە ڕاستیەوە دیوێکی معنەوی هەیە پارێزگار باڵاترین دەسەڵات یەکەی ئیداری ئەم شوێنەیە واتە لە ڕووی ئیداری حکومڕانیەوە گەرچی ئەمە حکومداریمان نییە بەڵکو دەهێزی سیاسی حاکمیان وڵاتن لە ڕووی ئیداریەوە محافەزە بەرزترین یەکەی ئیداریە و لەوێوە ڕەنگە شوێنێکی باشتر بێ بۆ گەشتنی پەیامەکە. وڵای ڕاستی ئەمە کەوتچۆڵیەمان بینی حیسابکە لە شارێکی وەکو سلێمانی ملیۆنێک و چەند کەس تێدا حیسابکە 40 کەسمان 30 کەسمان دەبووی بە هەموو دەنجی ناڕازیەوە معقول نییە لە شارێکی گەورەی وەکو سلێمانی کە شاری ڕۆشنبیریە کە شاری بە هەمیشە شاری یاخیبوو ناسراوە کە نرخێک ئەو حکوومەتە دیاری کردووە نە فەرمانبەرەکانی موچەی بخۆی دەدا موچەی فەرمانبەرەکانی وەزارەتی کارەبا لە بەغداوە دێ نەوت و گازەکەی خۆمانە کەچێ و نرخە خەیاڵی دانەوە بۆ خەڵکە بە ناوی کارەبا 24 ساعتی و کە 24 ساعتێکەش نییە نرخێکی خەیاڵیە تۆ 45 شەو 50 شەو موچەوەر بگری لەو سەرەوە چیە وەڵا 300-400 هزار نرخی کارەبا بەهاتە تاخەوە چۆن ڕەوایە خەڵک نازان بۆ قوبڵەکە لەوانە پێت وانە ئەمە نیشانی بێهیوابوونی خەڵک لە دەسەڵات ئەگە کە بەهیواش بووە وەرە ینی بیگۆڕە گۆڕانکاری دروستکە کاکە وەک وڵاتان وەرە لە هەموو زۆربەی وڵاتان خەڵک بە ملیۆن دێتە سەرجادە بۆتانێکێکن لەمان گرتووەکە خەڵک لێ ئەوان شمانیان گرت و هیچ نەکرا ئەڵێن هەڵبژار نەقین و تەزویرە کرێ ینی خەڵک بێهیوایە بۆ هەڵبژاردن ینی داوا لە هەموو هێزەکانی دەرەوە دەکەم ئەوەی خۆیان پێ دژی یەکێتی پارتیە ناوێ بچنە هەڵبژاردنێکەوە یەکێتی پارتیدا بێت چونکە کە چووی ماوەیەک مینگەکەی وڵات تەزویر کرا وڵا ئەوە کراو یەکاکە پێشران مەچۆ هەڵبژاردنێکەوە یەکێتی پارتیدا بێت سوور دەزانی تەزویر دەکەن سوور دەزانی ئەوە چەندی هەڵبژار لە 2010ەوە مانگێک دومان کۆڵا ناچینە پەرلەمان و دوایش دەچنەوە ناو پەرلەمان و شەرعەت بەو دەنگدان و بۆ تزوریاتەی دەدەن یەکێک لەو چالاکوانەی کە لە 15 ڕۆژی مانگرتندا بەشداریتان کرد ئەمەش بە ئەرکێکی دیکە دەزانن بەشداریکردن لە ناڕزایەتیانە بەدڵنیایی هەموو چالاکیەک کاریگەری خۆی هەیە تامان ئێمە وەکو مجموعی مامۆسانی مانگران بەشدار بووین لەم چالاکی تر لە ناو چۆم چالاکی خەڵک بوو خەڵکی ناڕازی چالاکیەکەشە بە ناوی خەڵکی ناڕازیەوە بوو ئەمڕۆ بڵێن دژی ئەو ستەمکاری کە ئەمڕۆ بەردەوامە ئەمڕۆ پرۆژەیەکی نایاسایی هاتۆتە کایەوە بە ناوی پرۆژەی ڕووناکیەوە کە کەس لاری نییە لە پرۆژەی 24 ساعتی لە خزمەتی هاوڵاتیانە بێ و لە خزمەتی میلەتا بێ بەڵام نەک بەو شێوە گرانیە لە توانا و گیرفانی خەڵکان نەبێت لە توانای موچەخۆرانان نەبێت لەبەرەوە ئێمە دژی هەموو پرۆژەیەک ئەوەستینەوە دژی هەموو سیستەمێک ئەوەستینەوە کە لە دژی میلەتەکەمان بێت جا لەبەرەوە ئەم پرۆژێش کە ڕاگەێنراوە نایاساییە چونکە نە لە پەرلەمانەوە دەرچووە نە حکوومەتێکی یاساییمانەیە ئەمڕۆ کاربڕێکەرە کۆمەڵێک کەسی بەناو پرسیار هاتوون بەنای حکوومەت یاریەمەوە کار لەسەر پرۆژەیەکەکەن کە خۆیان نایاسایین پرۆژەکەشیان نایاساییە لەبەرەوەی ئێمە هەموو شێوەیەک ئەو پرۆژەیە ڕەدەکەینەوە. لە کۆتایی بەرنامەکەتا بۆمان ڕوون بوویەوە کە تەواوی ئەو بەشدارانەی لە ڕێزی خۆپیشاندەران و مانگرتوواندا بوون پەیامێکیان هەبوو بۆ خەڵک کە ناڕازی بوون لەوەی کە ژمارەکەیان فراوان نیە دەبوو فشارەکە و ژمارەیان زیاتر بێ بۆی فشاری جدی لەسەر دەسەڵات دروست بکەن بۆ پەیامێکیان بۆ دەسەڵاتەوە بوو کە ئەم زوڵمە لە کۆتاییدا سەریان دەخوا لە کۆتاییدا خەڵک تووڕە دەبێت و ئەو تووڕەیە دەبێتە هۆی لەخکردن و ڕوخانی کورسێکی ژێریان تا بەرنامە بەیەگەشتنەوەیکی دیکە بۆ خودایەتان دەسپێرم کەس پاردەزایان ناکات.